ئازیزانم لە هەرجەیەکن سڵاویمەتان لەوێت بەیانیتان باش بێت بۆ هیوای نەمولایەکتان لەرساغ و تەندروست باش بن. خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵی بەرگۆ بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین کە تاکۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوەرمان بۆ ئامادە کردوون لە تەوەریەکەم و سەرتاماندا باس لە خێرکردن و لێ خۆشبوون ئەکەین لە مانگی ڕەمەزان. وەک ئەزانین کە لەو پێشتر کەرەنتینە بوو زۆر کەمپین هەبوو خێریان ئەکرد. ئێمە ئەمڕۆ باس لە گرنگی خێرکردن ئەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆز پێویستە چی بکرێت تا یارمەتی کەسانی کەم دەرامەت و هەژاران بدرێت. دواتریش باسێک لەوە دەکەین کە تا چەند گرنگە لەم مانگدا هەریەک لە ئێمە ئەگەر ناکۆکیەک لە نێوان برا موسڵمانەکان هەبێت ئێمە لە یەکتری خۆش بین و نەیخینە جەژن. لە هەمان کاتیشدا باسێک لە کردنەوەی مزگەوتەکانەکەین وا بڕیارەکەیدا مزگەوتەکان بکرێتەوە و ئەو مەرجانە چین کە مزگەوتەکان ئەکرێنەوە پێویستە پەیڕەو بکرێت. لەمان کاتیشدا تا چەند پێویستە موسڵمانان ئەم مەرجانە پەیڕەو بکەن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایە چینە سەر تەوەری دۆمان. لە تەوەری دۆماندا باس لە ئازاری فەقەراتەکەین. وەک ئەزانین کە زۆر کەس هەن ئەم نەخۆشییان هەیە. ئێمە ڕۆ باس لەوە دەکەین کە کەرەنتینە و لە ماڵەوە بوونمان تا چەند هۆکار بۆ زیادکردنی ئەم ئازارە لەگەڵ ئەوەی کە ئێمە نەجوڵاوین زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر بردووە. لە هەمان کاتیشدا باسێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەم ئازارانە ئەکەین و نیشانەکانی چین وە پێویستە چۆن چارەسەر بکرێەوە وەرزشکردن و جوڵە تا چەند کاریگەری هەیە لەسەر چارەسەرکردنی ئەم نەخۆشی. ئەمەش تەوەری دووەممان بۆ هیواین کە تاکۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. بەڵێ ئازیزانم ئێستاش بەرگەی وەرزشمان هەیە بابێکۆ بینەری بین و دواتر بەردەوام ببین.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین بەو هیوایانی ئەوەش لە ماڵەوە ئەو جوولانە دووبارە بکەنەوە بۆ ئەوەی هەم خاوەنی لە شولارێکی ڕێک و هەمیش تەندروستێکی باش بن. بەڵێ عزیزانم وەرەوەک وتمان لە تەوری یەکەم و سەرەتاماندا باس لە کردنەوەی مزگەوتەکان ئەکەین ئەمانە بزانین کە تا چەند ئەم بڕیارە وا بڕیار بوو کە ئەمڕۆ دەرگای مزگەوتەکان بکرێتەوە تا چەند بچووەتە بواری جێبەجێکردنەوە لە هەمان کاتیشدا باسێک لە خێر و لێخۆشبوون ئەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا تا چەند پێویستە هەر بۆ مەبەستەش بەڕێز حاجی ئاکۆ حەسەن بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی باشێکی ڕاستە و خۆ لە لامان میوانە کاک حاجی سڵاو لێوە بەیانیت باش بێت. سڵاو لە جەنابتان بەعینتان باش ڕێز سڵاوم بۆ بینەرانی بیسەرانی گەلی کوردستان. زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. مام سەبا سەرتا باسێک لەوە بکەین کە بڕیاریکردنەوەی مزگەوتەکان تا چەند لە ئێستادا چواتە بواری جێبەجێکردنەوە کە ئەزانین کە وا بڕیار بوو لە ئەمڕۆدا دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. بڵێ سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرجەم موسڵمانانی کوردستانەکەم دیارە لەگەڵ هاتنی ئەوە باپیسە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرجەم جیهانەوە بڵاوبوونەوەی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش بە تایبەتی لەگەڵ داخستنی سەرجەم دامەدەستگاکانی حکوومەت لە قوتابخانە و زانکۆ و دایرەکانی دەوڵەتە مزگەوتەکانیش دەرگای مزگەوتەکانیش داخرا بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوە و تەشەنەسەندنی ئەم ڤایرۆسە. دیارەوە ماوەیەکی زۆرە مزگەوتەکانیش داخراوە و ئێستا لەگەڵ مانگی ڕەمەزانە دیارە موسڵمانان چاویان لەوەیە کە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن تاعەت و خواپەرستی بکەن. دیارە ڕەمەزانیش بە مزگەوتەکانەوە جوانە لەبەرەوەی عادەتەن لەگەڵ ڕۆژوشکاندنە لە بانگی مەغریبە جۆرێک لە کەش و هەوایەکی ڕۆحی دروستە بوو لە مزگەوتەکانە دیارە ئێستا خەڵک بێ بەشە لەوە بەهۆی ئەم نەخۆشیەوە. ئێستا وەکو معلوم بووە دیارە بەپێی ئەو ڕاپۆرتانی کە لە تەندروستی سلێمانی دەرچووە دیارە ئەلحەمدوللا ئێستا لە شاری سلێمانیە ئەم نەخۆشیە و نەماوە ڤایرۆسەکەش بەرەو کەمبوونەوە یا هەر نەماوە. دیارە ئێستا فشارێکی زۆر لەسەر ئەوقاف و لەسەر زانایانی ئاینی نێونای موسڵمانانی شاری سلێمانی و بۆ کردنەوەی مزگەوتەکان. ئێمەش ئەم پەیاممان داوە بە بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقام و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و تەنان وەزارەتی ئەوقافیش. ئێستا دوا بڕیار ئەوەیە کە لە 11 مانگ لە 11 پێنج لیژنەی باڵای کۆرۆنا دابنیشێ و کۆبوونەوە بکەن لەسەرەوەی کە واتای ڕۆژی دووشەمەکەی بڕیارەکە دەرچێت. هۆکارچی بوو کە ئەمڕۆ نەکرایەوە وا بڕیار بوو کە ئەمڕۆ بێت؟ وڵاهی ئەوە پێم وایە هەر هینێک فەیسبوک و سۆشیال میدیا بوو پێم وانی ئەمە بڕیارێکی وەزارەتی ئەوقاف یا حکوومەت بوو بێ. ئەمە بزانم کە مەرجەکان بۆ کردنەوەی مزگەوت چییە لە ئێستادا تا بتوانن کە مسلمانان پەیڕەوی بکەن و نەبێتە هۆکارێککردنەوەی دەرگای مزگەوتەکان بۆ ئەوەی کە دووبارە ئەم نەخۆشیە سەرهەڵ بداتەوە. بەڵێ دیارە بە سوپاسەوە دوێنێ بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی سەرجەم مزگەوتەکانی شاری سلێمانی دەرمانڕێژ کرد و تاقیمیکردن کە ئامادەباشی کرا. بەڵێ ئامادەباشی کراوە یعنی ئێستا زیاتر لە 174 مزگەوت کرد لە شاری سلێمانیە لە مەرکەز و سنتەری سلێمانیە هەمووی پاکراوەتەوە و هەم لەلایەن کارمەندانی مزگەوتەکانە هەم دوێنێش وەکو ئەرزم کردن دەرمانڕێژ کراوە و ئێستا مزگەوتەکان مای بۆی کە نوێژی تیا بکرێت. دیارێمەش چاوەڕێ ئەوواکەین کە ئەو بڕیارە دەرچێت و دەرگای مزگەوتەکان بکرێت. پێویستە مسلمانان چی بکەن لە کاتی سەردانیکردنی مزگەوتەکان چۆن پابەندی ڕێنمایەکان بن؟ بەڵێ دیارە هەر لە لایەن تەندروستی سلێمانی و کۆمەڵێک ڕێکاری تەندروستی تامین کراوە هەم بۆ ئێمەش هاتووە کە مسلمانان لە کاتی کردنەوەی مزگەوت تا پابەندن پێوەی کۆمەڵێک ڕێنمایەک لەوانە ئەوەیە کە پێویستە ئەو نوێژخوێنانەی کە نەیەنە مزگەوتەکانەوە لە مزگەوتەکان دەستنوێژ نەگرن بەڵکو لە ماڵەوە چکۆکوە زانین عادەتەن کۆمەڵێکی زۆر لە ڕەمەزانە ڕووەکەنە مزگەوتەکان و ئەنی شوێنی تەوالێت و شوێنی دەستنوێژگرتن ئێجگار قەرەباڵغێ بێم قەرەباڵغێش هۆکارە بۆی کە گواستنەوەی ئەم نەخۆشیە و بڵاوبوونەوەی جارێکی تر. واتای موسڵمانان ناتوانن لە مزگەوتەکان دەستنوێژ بکەن. بەڵێ دووهەمیان
مسلمانان توان هەر کەسە و بەرماڵێک لەگەڵ خۆیان بێنێ بۆ نوێژەکان جا چ فەرز بێ و چ جومعە بێ و چ تەراویح بێ لەبەرەوەی عادەتەن وەکو پێمان وتراوە ئەم ڤایرۆسە لە تەڕ و تووشی و لە شوێنێکی شێدارە زیاتر سەر هەڵەدا ئەو کاتی کە مسلمانان دەستنوێژیان هەیە و تەڕی و تووشی بە دەموچاویان هەیە و سەرەکەنە سەر ئەو فەرشانە ئەمە یەکیش کە لە دوای ئەوان نوێژەکە ئەمە بێتە هۆی مای گواستنەوەی جارشکی ڤایرۆسەکە لەبەرەوەی من داواکارین کە مامۆستا هەروەکو جاران مسلمانان لە نزیک یەک نوێژەکەن یاخود بە جۆرێکی ترە ئێستا بەڵێ یەکێک لە خاڵەکانی کەی ڕێنمایەکەی ئەوەیە کە دووری بینی هەر نوێژ خوێنێک مەترێک بێ باشە یەکێکی کە لەوانە ئەوەیە کە ئەگەر بکرێت مسلمان بە کەمام و دەستکێشەوە بێتە مزگەوتەوە ئەجا کەمی ماوەی وتار ئەو ئەرکی مامەسای ئاینیە کە وتارەکانیان لە جمعەیە کەمکەنەوە بۆ چارەکی یا کەمتر ئەی شەوانی لەیلەتول قەدر وەکە زانین کە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین یاخۆت تەراویح ئەمانە چۆن ئەکرێن لە مزگەوتەکان یاخۆت بە ئەڵڵاهی دیارە لە شەوانی لەیلەتول قەدری پیرۆزە مزگەوتەکان خەڵکێکی زۆر ڕووی تێکا لە مسلمانانی گەڕەکەکان بۆ مزگەوتەکان ئێمە بە هەمان شێوە داوامان لە خەڵکی نوێژخوێن مزگەوتەکان ئەوەیە کە بەرێکەوتن کەمتر بێ وە ینی سەر نەکەن بەسەر یەکتریا جاری وا هەیە دەورات و حەڵقاتی قورئانە خوێنرێت ئەمانە کەم بکرێنەوە و ئەگەریش چوونە بۆ شەوەکانی لەیلقەدری پیرۆز باشتر وایە دوورکەونەوە لە یەکتری یان بەریەکەوتن کەمتر بێ مامۆستا بینە سەر خێرکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمە بزانم کە خێرکردن لە سۆنگەی ئاینی ئیسلامی پیرۆزەوە چۆن باس کراوە دیارە مانگی ڕەمەزان مانگی خێر و خۆشی و تاعەتە مانگی دابەزینی قورئانی پیرۆزە خۆی گەورە کە ئەفەرمی خەیر من ئەلفی شەهرین دیارە هەر لە مانگی ڕەمەزانە پێویستە کە ئەوانەی کە دەوڵەمەندن و دەست ڕۆیشتون چاوێن لە فەقیر و هەژار بێ بە یارمەتیدانیان لە خێر و سەدەقە و زەکات دیارە پێم وایە زەکات کە بە تایبەتی ئێستا ئێمە زانایان پیان باشە کە لە مانگی ڕەمەزانە زیاتر خەڵکانێک کە زەکاتیان لەسرە زەکات بن بۆ ئەوەی دیارە ماوەیەکی زۆرە موچە نەدراوە خەڵکێکی زۆر بێ ئیش بوون لە ماوەی دوو مانگەکە لە ماوەی ئەم دوو مانگی کەرنتینەیە ئەمە جۆرێک لە ڕەنگکەم دەرامەتی و هەژاری زیاتر بڵاو کردبێتەوە بۆیە داوا لە دەوڵەمەندەکان و دەستڕۆشتەکانەکەین بتوان لەم مانگایە زیاتر خێر و خێرات وە زەکات بن بە فەقیر و هەژار چکە دیارە ئەگەر ڕۆژوو جەستە و لاشەمان پاک کاتەوە لە گوناه و تاوان ئەوە سەدەقە و زەکات خێر و خێرات ئەو سەروت و سامانەی کە دەوڵەمەندەکان هەیە پاکێکاتەوە وە کەمی ناکاتەوە بەڵکو زیاتریەکە و ئێمە داواکەین ئینشەڵا مسلمانەکان لەم مانگایە زیاتر پابند بن بە ئاینی پیرۆزی ئیسلام و دەستگیرۆیی مسلمانان و هەژارەکان بکەن مامۆستا باسێک لە سەرفترە یاخۆت فیدیە بکەین ئەمانە چۆنن لە ئەم ساڵە کە وەکو خۆت باست کرد کە ڕەمەزانی ئەم ساڵمان جیاوازترە لە ساڵانی تر بەهۆی ئەوەی کەرەنتینە بووە و خەڵکی ئیش و کاریان نەبووە لە ئێستاشدا موچە نییە تا چەند گرنگە لەم ساڵدا سەرفترەکانمان زووتر بدەین یاخۆت فیدیەکانمان زووتر بدەین دیارە سەرفترە لەگەڵ مانگی ڕەمەزانە پێویستە هەموو کەسێک ئەوەی کە بە ڕۆژوو نییە سەرفترە بە پێویست وایە کە پێش جەژن ینی هەر ئێوارەی ئاخر ڕۆژی ڕەمەزان سەرفترە بدرێ ئەمەش لایەکە لە مسلمانانە ئەبێت پێش بخرێت ئەتوانێت دوسێ ڕۆژ پێشتر بێت تاوان پێشتر بێ باشترە بۆی کە ئەو خێزانە هەژارانە بتوانن جەژن بکەن کەلوپەل و جلوبەرجی مناڵەکانە دابین بکەن و کەرەسە و خواردنمەنی یەکەم ڕۆژی جێژن دابین بکەن ئێمە داواکەین ئەگەر ئەو کەسەی کە ڕۆژووی نەگرتو کە ئەمە شەر بۆ خۆی سەرفترێ ئەوێ بدا یان فیدیەکەی با لەبەرەوەی 30 ڕۆژی مانگی ڕەمەزان بە ڕۆژوونە بەجا بە هەر سەبەبێک بوو بێ ئەمەش هەر بۆ خۆی پێش 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ڕەمەزان بدرێ باشترە بووی کە ئەو خێزانە هەژاران سوودمەند بن لێی ئەمەش دیارە وەکو بەپێی
ئەوەی کە لیژنەی فتوای یەکێتی زانایان دایناوە بۆ هەر ڕۆژێک 2500 یا بۆ هەر نەفرێک 2500 دانا. مامۆستا بابینە سەر خێرکردن پێویستە خێرکردن چی بێت؟ ئایا خۆراک بێت یاخۆت پارە بێت کە بدرێت بە کەسی کە شایستەیەتی؟ بەڵێ دیارەوەش ڕاوبۆچوونی زۆری لەسەرهی لەمای ئیسلام هەندێک بە گەنم و هەندێک بە خورما و هەندێک بە چیکەی ئینەکەن، بەڵام ئێستا ئەمڕۆ ئەوەی کە خەڵک پێویستی پێێتی بەڕاستی پارەکەیە. پارەکە مەسەلا توانێت جلوبەرگ و پشتی پێویستی مناڵان و خێزانەکەی دابینکە، لە هەمان کاتە خواردنی و دابینکردنی خواردنی جەژن و زەخیرە و ئەمانە بە پارەکە ئاکرێت. ئێتر خۆ ئەمە پێم وایە ئێستا زانایان وایان داناوە کە پارەش بە هەمان شێوە توانرێت سەرفترێ پێ بدرێت. مامۆستا وەکو بەڕێبەرایەتی ئەوقافی سلێمانی ئێوە چیتان کردووە تا لەمانەدا زۆرترین کۆمەک و هاوکاری بدرێتە فەقیر و هەژاران؟ ئایا هیچ کەمپینێکتان کردووە وەکەوەی کە زۆر کەمپین هەبوون کە لە کاتی کەرەنتینە ئەکران بۆ فەقیر و هەژاران، یاخود ئێوە هیچ هاوکار بوون بۆ ئەو کەمپینانەی کە هەبوون بۆی کە بتوانن ئەو هاوکاریانە بگەنە دەستی هەژاران و کەم دەرامەتان؟ بەڵێ دیارە لەگەڵ داخستنی مزگەوتەکانە بەڕاستی ئەو هاتوچۆیی کە مسلمانان بۆ مزگەوتەکان نەماوە، ئێمەش دابڕاوین لە مامۆستایان کەمتر ئاگامان لە وەزئی ئەوەیە. پێشتر لە ڕێگای مزگەوتەکانەوە چەندین جار کەمپین کراوە و هاوکاری خێزانەکەم دەرامەتەکان کراوە، چەندین جار لە نوێژی جمعەیە پارە کۆکراوەتەوە بۆ هەندێک کەسی کەم دەرامەت یان نەخۆش. بەڵام دیارە لەگەڵ داخستنی مزگەوتەکانە ئەمانەش کەم بتۆ ڕەنگە ئاگامان لەوانە نەماوێ ئێستا، بەڵام ئێمە هەردە مامۆستایان پشتگیری ئەو کەمپینانە بوون کە کراوە بۆ هاوکاریکردنی خێزانەکە دەرامەتەکان. مامۆستا ئێوە هیچ شتێکتان کردو لەبارەی ئەوەی کە وەک ئەمانزانی ئەو کاتەی کە بڵێ بۆ نمونە لە کەرەنتینەیە بووین ئەو کەسانەی کە هاوکاریان ئەدا بە برا هەژارەکانمان وێنەکانیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو ئەکردەوە؟ ئایا ئێوە هیچ شتێکتان کردووە بۆ ئەوەی کە ئەم وێنانە بڵاو نەکرێنەوە شعوری کەسانی هەژار و کەم دەرامەت نەشکێنرێت بۆ ئەوەی کە یارمەتیان ناون بە بڕێکی کەم پارە یاخود خۆراک؟ وڵای خۆی دیاردێکی زۆر ناشرین بوو، ینی هەستمانە کرد بڕێکی کەم لە خۆراک یا لە خواردنمەنی کە ئەدرا بە ماڵە هەژارەکان لە فەیسبووکە و لە سۆشیال میدیایە ئەو ڕسمانیان بڵاو کردەوە. ینی پێم وایە ئەمە شکاندنی شکۆی ئەو هەژارانە بوو. نەخێر ئەمە لەگەڵ بنەمای ئیسلاما نابونجێت. تۆ ئەگەر خێرە بکەیت و بیتۆ بەڕوویە یا ڕسمی گوتی پیشانی بیت ئەمە پێچەوانی خێرکردنەکەتە پێم وایە شوێنی خۆی ناگرێت تەنها خۆ دەرخستن بووە. ئەمە نەخێر لە پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتی ئیسلامە. تۆ کە خێرێکەکەی مەفروزە ئەڵێ ئەم دەست بە و دەست نەزانێت، ینی تۆ کە خێرێکەکەیت تەنها بۆ ڕێزامەندی خوایە و هاوکاریکردن و ئەو خێزانەکەم دەرامەتێت جا تۆ بێت دانیشیت ڕسمی بگریت و بڵاوی بکەیت تۆ تەنها دیعایەکە بۆ خۆت و بۆ سەر و سامانەکەی خۆت. مامۆستا بابینە سەر ئیسرافکردن. وەک زانین کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زۆر چێشت لێ ئەندێ زۆر خواردن ئامادە ئەکرێت و زۆربەی ئەو چێشت و خواردنانی ئامادە ئەکرێن ئەڕێژرێن. ئەمە تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمانان چاومان لێبێ ئەوەی کە زیایە و لێ ئەنین بەشی برا مسلمانەکانمانی بدەین ئەگەر پێویستیان پێی بوو. دیارەیەکێک لەو شتە خراپانەی کە لە کۆمەلگای ئێمە هەبوو دووبارە ئەبێتەوە ئەو نیعمەتەیە کە بە زیاد ئەخورێ و زیاکەشی فرێتە دەرەوە. ئێمە ئەگەر ساڵانی پێشوو بینەوە بەرچاوی خۆمان لە پێش ساڵی 2000ەکانە کە هەچی زەخیرەی ئەوەندە گرام و پێم وایە لە کڕین ناهات، هیچ بە تایبەتی چینی فەرمانبەر و چینی خواردتر و هەژار نەیانەتوانی تەنانەت کیلۆی ڕۆن دابین بکەن یا کیلۆی برنج بکڕن. پێم وایە گەنمەکە بوو ئەبایە بە کیلۆ بکڕایە و برای بە هەڕای بکرایە بە خەپلۆ بخورایە. ئین توانای کڕینی چاو شەکر نەبوو. لەو ڕۆژانەیە ئومێدەوار بین کە ماڵەکان پڕ بێ لە زەخیرە و تێرسکی خۆمان بخۆین. لە دوای ئەوە کە ئیتر جۆرێک لە خۆشگوزارانی کەوتە خێزانەکان و کەوتە وڵاتەکەەوە ئەبینن جارێش کە ئەم دیاردەیە سەری هەڵاوەتەوە. ئەویش زیاد مەسرەفیە یان زیاد خۆراکێکی زیاد لە پێویستی خێزانەکان کە
دابین کە حاضر ئامادە ئەکرێ و ئەوەی کەی فڕێدرێتە دەرەوە ئەمە پێم وایە کفری نەعمەتە شتێکی زۆر زۆر خراپت پێم وایە ئێمە بێت چامان لە پێشتر بێ کە چیمان لێ بەسەراتووە و ئێستا کە جۆرێک لە وەزئی ئابووری خەڵک بەرەو باشی و ئەڕواوەیان بە پێشتر باشترە تەماشاکەین ئەو دیاردەیە خەی کە سەر هەڵداتەوە زیادی زیاد مەصرفی ئێمە داواکارین کە ینی بەڕاستی ئەمە شەرع فەرموێ کە هەموو کەس بەپی توانای خۆی بەپی حیسەوی خواردنی خۆی خواردن ئامادە بکە و بۆی کە لە خۆی نامێنێتەوە فڕێ بدرێ و کفری نعمەتی تا بکرێت. مامۆستا وەگەزانین کە لە کاتی کەرەنتینەیە ئەو خواردن و خۆراکانی ئەبران بۆ ماڵان بۆ نمونە جاری وەها بوو کە ئەبرانە ماڵان پێیان ئەوتن کە ئەم خواردنە هێنراوەتە ئێرە ئەوە نەبوو کە بڵێ لە بینی هەژار و دەوڵەمەندا فەرقێک هەبوو بێ هەموو ئەو خۆراکانە بڵین بۆ نمونە ئەدرا بۆ ماڵی فەقیر و بە ماڵی دەوڵەمەندەکانیش ئەمە بزانم کە تا چەند گرنگە جیاوازیەک بکرێت لە نێوان دەوڵەمەندەکان و هەژارەکان وەگەزانین کە ئەو خێر و خێراتانی کە ئەکرا لەوە پێشتر بەر هەردوو لا ئەکەوت و ئەو کەسانە کێن کە خێریان پێ ئەشێت دیارە هەر کەسێک هەژار بوو نەدار بوو ینی هەژار ئەوەیە کە هیچی توانای هیچی نەبێت نەداریش ئەوەیە کە بڕێک موچەیە پاری ڕۆژانە هەبێت کە بەشی نەکە ئەمانە هەمووی ئەوانە یان خڵکی کە هەتی بێ و ئایلێکی زۆری بەسەرا کەوت بێ ئەمانە هەمووی خێر و سەدەقەیان پێشێ بەڵام ئەوەی کە ئێستا بەداخەوە جاری وا هەیە هەندێک کەس دەستپانە کاتەوە ڕەنگە توانای مائیشەتی ژیانی زۆر بێت زۆر باشتر بێت لە فەقیرەکە ئەوش چاوی لەوەیە کە خێری پێ بکرێ بەڵام پێم وانی ئێمە بتوان ئێستا خەڵکێکی هەژار بە زەخیرێکی کەمیا بە سەبەتەیەک خۆراک توانێت ژیانی بەرێ بەڕێوە لەبەرەوەی کە داوا لە دەوڵەمەنەکانەکەن ئەوانەی کە توانای داراییان باشە لەم مانگە پیرۆزەیە زیاتر هاوکاری خێزانە هەژارەکان بکەن پێشتر باسم کرد چکە بەڕاستی قەرزکردنی پارۆ سەروەتیان بۆ خێر و خێرات کەم نابێتەوە بەڵکو سەروەتەکان زیاترە بێ بەڵام بۆەوەی کە دەوڵەمەنێک زیاتر لە هەژارێک دەستپانەکاتەوە پێمە ئەمە شتێکی جوان نییە مە شتێکی باش نییە تۆ ئەو خێری کە بۆ فەقیر و هەژارەکە ژاتووە ئەو چاوی لێتی و ئەوی ببڕێ لەوان کەم کاتەوە مامۆستا بابەسێک لە کەلوپەل و پێداویستەکانی جەژن بکەین وەگەزانین کە منداڵان زیاتر دڵیان زۆر بە جەژن خۆشەوە بێگومان پێویستە هەموو خێزانێکیش کەلوپەلی پێویستی هەبێت بۆ جەژن ئەمەوێت باسێک لەوە بکەین تا چەند گرنگە ئەو خێزانانەی کە هەژارن هاوکاریان بین لەم جەژنەوە ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە ئەیانەوێت و پێداویستی جەژنن ئێمە بۆیان دابین بکەین بەڵێ وڵای من دیسانەوە ڕووی دەمانەکەینە خەڵکانی دەستڕێشتوو بە توانا و دەوڵەمەند بە هەمان شێوە ڕۆژانی جێژنیش مناڵی فەقیر و هەژارۆک و مناڵی دەوڵەمەندەکان و مناڵەکانی ئێمە و مناڵی خەڵکی تر پێویستی بە جلوبەرگ و پێویستی بەوە هەیە کە پارەی پێ بەوە و مناڵەکانی کە بچێتە دەرەوە و تەمەتوع بە جێژن بکە ئێمە هەم بە هەمان شێوە داواکارین کە لە دەوڵەمەنەکان چاوێن لە هەژارەکان بێت دیارە ئیتر خۆ الحەمدوللا ژمارێکی زۆری دەوڵەمەند لەم شارەیە پێم وایە ئەگەر پابند بن بە بنەماکانی ئیسلام و بە زەکات و بە سەدەقە و بەخێر توانە ئەو پارانەی کە هەیەە و بیان بە خێر و چاوێن لە فەقیر وەژار بێ پێم وایە فەقیر وەژار ئەگەر هەر ناڵم نامێنێ بەڵام زۆر زۆر کەمی بێتەوە ڕەنگە بتوان مائیشەتێکی باش بەڕێوە بن مامۆستا بینە سەر لێخۆشبوون ئەمێ بزانم کە لێخۆشبوون لە ڕوانگی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باسی لێوە کراوە دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی لێخۆشبوونی گوناحەکانە دیارە ئەم مانگە پیرۆزە خۆی گەورە کە مانگی ڕەمەزان یا شەوی لە قدری بخێر ئەلفی شەهر داناوە مانگی لێخۆشبوونە مانگی تاعەت و مانگی خواپەرستیە ئەو کەسێک کە ئیتر لە مانگەیە دوورکەوێتەوە لە گوناح و ڕوو بکاتە خواپەرستی و تاعەت و ڕۆژ و نوێژ ئینشاءڵڵا خۆی گەورە تاعەتی لێ وڵاکا و لە گوناحەکانی خۆشە بێ پێم وایەتر نەک مانگی ڕەمەزان هەموو مانگەکانی تریش مانگی
تاعەتە و مانگی خواپەرستی و نەک تەنها مانگی ڕەمەزان ئێمە ڕووبکەین. مامۆستا هەر لەسەر ئەو قسەی بەڕێزت وەکە زانین کە زیاتر ئەوانەی کە فۆکس ئەخرێتە سەری مانگی ڕەمەزانە بۆ نمونە لێخۆشبوونە خێرکردنە مسلمانان گوێ نادەنە مانگەکانی تر هۆکاری ئەمە چێت تا چەند گرنگە هەموو مانگەکان وەکو مانگی ڕەمەزان سێر بکرێت بۆ ئەوەی کە بتوانین هەم هاوکاری کەسانی فەقیر و هەژاران بکەین و هەمیش بڵین دڵی بەرامبەرەکانمان لە خۆمان چاک بکەینەوە. وڵی جاخۆ مەرج نییە هەر لە مانگی ڕەمەزانە تۆ خێر و سەدەقە بکەیت. ینی هەموو مانگەکان مانگی خوایە بڵێن دیارە ئیبادەت و خواپەرستیش بەشە لە مانگی ڕەمەزانە نییە، بەڵام مانگی ڕەمەزان کە خوای گەورە مانگی ڕەمەزانی زیاتر فەرز کردو بەسەر مانگەکانی ترا و جۆرێک لە مبارەکی تایە یا خێری زیاتری تایە لەبەرەوەی کە لەم مانگەیە لە بەتایبەتی شەوەکانی خەدرا کە خوای گەورە قورئانی پیرۆزی ناوتە خوار و بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەم مانگە جۆرێک لە هینی فەزلی هەیە بەسەر مانگەکانی تر، بەڵام مانای وانەیە تر تۆ ئێمە خەڵکیشی پابند بە دینەوە لە مانگی ڕەمەزانە نوێژ و ڕۆژ و تاعەت و خواپەرستی و خێر و خێرات کا بەڵام مانگەکانی کەنا فەرقی نییە مانگەکانی تر کە تۆ کە پابند بووی بە ئاینی پیرۆزی ئیسلامە لە نوێژ و تاعەت و خواپەرستی مانگەکان هەمووی مانگی خوایە، فەرقی چییە؟ بەس ئەو ئەرزم کردی مانگی ڕەمەزان ئەوەی تایە کە لە قورئانی پیرۆزی تایەتۆتە خوارەوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەهید لەیلەتول قەدر. بەڵێ مامۆستا وەکە زانین ئەوانەی کە ناکۆکیان هەبووە لە بینیانە باس لەوەکەن کە با مانگی ڕەمەزان بڕوا بکەینە جەژن ئەنجا لە یەکتری خۆشەبین یا ئەنجا ئاچم داوای لێبوردنی لێکەمە تا چەند گرنگە کە نەیخاتە مانگی ڕەمەزان ئیتر نەکاتە جەژن لە مانگی ڕەمەزانە داوای لێبوردنی لێ بکا و کۆتایی بە و ناکۆکی نێوانیان بێت. وڵای خۆی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی تەبایی و برایەتی و یەکتر خۆشەویستن و یەکتر قوبوڵکردنە. جا ئینسانێک کە لەگەڵ برایەکی موسڵمانی یا لەگەڵ کەسێکی نزیکی خۆیان دەنگی دابڕێ حەدیسی پێغەمبەری درودی خوا لەسەرە کە نابێت لە 3 ڕۆژ زیاتر موسڵمان دەنگی داببڕێ لە برایەکی موسڵمانی تر. ئیتر ئەمە ینی جائز نییە لە ڕەمەزانە بیا لە غەیری ڕەمەزانە بێ، بەڵام لە مانگی ڕەمەزان کە ئەرزم کردی مانگێکی پیرۆزۆمانێک کە خێر و خێراتە خەڵک لە دوای ئەوە جەژنی بەسەرایەت عادەتەن لەو مانگەیە گەردن ئازایی لە یەکتریەکەن جۆرێک لە ئاشتەوایی تایە ئەو مانگە جۆرێک لە برایەتی و خۆشەویستی تایە. مامۆستا با باسێک لەوە بکەین لە ڕوانگی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باس لەو کەسانە کراوە کە بەرامبەرەکانیان نابورن یاخود خۆیان غەڵەتێکیان کردو و ناچن داوای لێبوردن لە بەرامبەرەکەیان بکەن. وڵی ئەمانە پێم وایە لە ئیسلامە جێگای نابێت و خەڵکێکی ڕقاوی و خەڵکێکی حاقیت یعنی وەکو پێشتر وتم دینی ئیسلام کە دینی لێبوردووی و تەبایی و خۆشەویستیە، دینی مەحەبەت و ڕێزگرتنە. جا خەڵکێک کە لەگەڵ خەڵکیشی کا دەنگ داببڕێ و جۆرێک لە دوژمنایەتی و ئەوەی بکرا قبول جایز نییە لە ڕەمەزانە بیا لە غەیری ڕەمەزانە بێ. ینی وا باشترە خەڵکێک دایما بە تایبەتی لە ڕەمەزانە کە یەکێک لە حکمەتەکانی ڕەمەزانە کە خەڵک سەبری هەبێ سەبری هەبێ ئەگەر بەرامبەرەکەشی شتێکی بەرامبەر کرد ئەگەر هەڕەشەیەک یا خوا نەخواستە تەعەدا شتێکی یەکرد قبوڵی کا دوایی حتمما بەرامبەرەکەی پەشیمانە بێتەوە وەختە توانێت دەستی ئاشتی و خۆشەویستی بۆ درێژکە. ئەگەر هاتوو قبوڵی نەکرد بەرامبەرەکەی چی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن سێرەکرێت؟ وەڵی ئەو کەسی کە قبوڵی ناکە حتمما گوناحبارە بێت، حتمما گوناحبارە بێت ئەوەی کە قبوڵی ناکە کە مەقابلەکەی ئاشتی و ئاشتەواری لەگەڵا بکات و دەستی خۆشەویستی و ئاشتی بۆ درێژکا و ڕەفزی کاتەوە دیارەوەی گوناحبارە بێت لای خۆی. ئەی لە ئێستادا تا چەند کار بە ئاینەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەکرێت بە ئاەتەکانەکرێت بۆ ئەوەی کە لە بەرامبەرەکەمان خۆش ببین؟ وەڵی ئەوەش ئەکەوتە سەر تاکەکان خەڵک. ئەمڕۆ ئەو کەسی کە پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلام دیارە مەبەستمەوەیە کە هەموو ینی کە پابەندە بە ئاینی ئیسلامە ینی هەموو ئێنەکانی ئیسلام تطبیق کاتیە ئەحکامەکانی تا تطبیق کات نەک تەنها بە ناو خۆی ناوبوونە موسڵمان. ئەوەی کە موسڵمان بێت حتمما
دینی ئیسلام دینی خۆشەویستی دینی کرانەوە و دینی تەباییە نەک ئاژاوە و ناڕێکی و خوانەخواسە شتی تر. مامۆستا و دوا قسەی بەڕێزت ئامۆژگاری چیە بۆ کەسانی کە دڵیان لە یەکتری عاجز بووە؟ وەڵای من داواکارم کە ئێستا مانگی ڕەمەزانە یعنی پێش هاتنی جەژن گەردن ئازایی لە خەڵک لە یەکتری بکەن یا لە یەکەم ڕۆژی جەژنە یا لە ڕۆژەکانی جەژنە سەردانی یەکتری بکەن بۆ ئەوەی جارێش کە مەحەبەت و خۆشەویستی دروست بێ لە کۆمەلگا بە تایبەتی لە کۆمەلگاکەی ئێمی کوردەواریە کە عادەتەن ئێمەوە ناسراوین بە بەڕێز و خۆشەویستی و تەبایی و برایەتی. دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز حاجی ئاکۆ حەسەن بەڕێوەری ئەوقافی سلێمانی کە بەشێکی ڕاستەوخۆ لە لامان بوو. بەڵێ ئازیزانم بەردەوامە بین لەگەڵتان.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەک وتمان لە تەوەری دووەمماندا باس لە ئازاری فەقەراتەکەین بزانین کە هۆکارەکانی دروستبوونی چین و تا چەند ئەم کەرەنتینەیە و لە ماڵەوە بوونمان هۆکارم بۆ زیادکردنی ئەم ئازارانە و بۆ دروستبوونی فەقەرات لە ماکاتیشدا نیشانەکانی چین و چۆن چارەسەریان بکەین هەر بۆ مەبەستەش بەڕێزانە ئەحمەد قادر پسپۆڕی چارەسەری فیزیایی وەرزشکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامانە کاکزانان سڵاو لێوێ و بەیانیت باش زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. ئەمێ سەرتا باسێک لەوە بکەین کە ئەم کەرەنتینێ و لە ماڵەبوونمان و نەجوڵانمان زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر ئەبرد. ئەمێ باسێک لەوە بکەین تا چەند هۆکار بۆ دروستبوونی فەقەرات و بۆ زیادکردنی ئازاری ئەو کەسانی کە فەقەراتیان هەبووە. پێش هەموو شتێک ئەوێ بڵێم ئەم قۆناغی کەرەنتینەیە کە دەستی پێکرد بوو من بە دوو شێوە سەیرەکەم بەڕوویە کاسەیری کەم ئاڵێم بوارێکی ڕەخسان بۆ ئەو کەسانەی کە هەرگیز لە ژیان ڕۆژانەیانە نەیانتوانی و پشوبن و بە بەردەوامی بە پێوە بوون بە ڕێگاوە بوون ئیشیان کردووە خەڵکانێکی وا هەبوو لەوانەیە ڕۆژانە چەندین 12 سەعات یا زیاتر کاریان کردبێت زۆر ماندوو بوو بوون جەستیان زۆر ماندوو بوو بێ دەرونیان ماندوو بوو بێ بەم دیوایە سەیریکەی ئەڵێ ئەمە یعنی وەکوایە بڵێ جۆرێک لە پشودانی زۆرە ملیتیا بوو ئەگەر چی مرۆڤ حەزی لەوە نییە بە زۆرە ملێ شتێکی پێ بکرێت بە ڕوویەکی کە سەیری کەم ئەتوانم بڵێم زیاد لە پێویست یا لە زیاد لە حەدی خۆی پشودانێکی زۆرە ملیتیا بوو کە ئەمەیان بە دیوەکەی تریانە باش ناشکێتەوە چونکە جەستەی مرۆڤ هەردەم پێویستی بۆیە لە جوڵەیە بێ پێویستی بە بزواندن هەیە پێویستی بۆ هەیە ئەوەی ئەیخوات لە ڕێی گۆڕینی ئەو خۆراکەوە بۆ وزە و دواتر بەکارهێنانی ئەو وزەیە جەستەی خۆی سوودمەند کات بۆ کۆمەلگاش دەی سوودمەند بێت واتە پێش هەموو شتێک ئەم کەرەنتینەیە ینی دوو جانبی هەیە جانبێکی باش و جانبێکی خراپی هەیە دیارە ئێمە جان بە باشەکەی لەوە ئەبینینەوە کە خەڵکی لە ژیانێکی ڕۆژانەی ئەتیادیا پێی بڵێ بچۆ وەرزش بکە بجوڵێ بچۆرە ژینگەوە بچۆ بۆ یانەکان زۆر مەمێنەوە لە دۆخێکی چەق بەسووە ئایا ئەم دۆخە چەق بەسووە دانیشتنە لە ئۆفیسەکانە یا لە ماڵەوە یان بە پێوەسانی زۆرە واتە ئەو شتانی کە ئێمە بە بەهادارمان ئەبینی لە ناو لە چوارچێوەی ڕێنمایە تەندروستیەکانە ئەوە بوو کە بە خەڵکمان ئەوت لە پاڵ پشودان و خەوێکی تەندروست و خۆراکی تەندروست و ژینگەیەکی پاک و خاوێن بجوڵێ وەرزش بکە وەرە بڕۆ چونکە جەستەی مرۆڤ زۆربەی شوێنەکانی بە جوڵە ئەژین بەڵام کاتێک تۆی ئەم هاوکێشەیە تێک ئەیتەوە بوارێکی زیاتر لە پێویست لە پشودان ناشتوانم زۆر نایبنیم پشودان خەڵکی وا هەبووڵێ من لەو کاتەیە هەر خەوم باش نەبووە لەو کاتەیە نەمزانوێت چی بکەم نەئارام بووم بەڵام با بڵێن لە ڕووی جەستەیەوە کە تۆ جەستە و بەرەو خامۆش بوون ئەبێ کە خیتە کەنارێکی ئارامیەوە بۆ نمونە ئەکرێ بەڕای من لە هەردوو جۆرەکە بەپێی کەسەکان بەپێی کەسایەتەکان بەپێی دەوروبەر و بیرکردنەوەی پێشتری خۆیان یا بەپێی ئەو کێشانی کە پێشتر هەیان بووە جۆرێک لە کەسان زود زەرمەند بوون جۆرێکی تیان سوودمەند بوون من وایە بینم. بەڵێ کاکزانە ئەمێ باسێک لەوە بکەین کە کەرەنتینە و لە ماڵەبوونمان هۆکارە بۆ دروستبوونی زۆربەی کێشەکانمان لە ژیانمان بەتایبەت بۆ کێشە دەرونیەکان ئەمێ بزانم کە کێشە دەرونیەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازاری فەقەرات. بەڵێ کاریگەریکی زۆر گەورەی هەیە چونکە جۆرێک لە نەخۆشی هەیە پێڵێن سایکۆزۆماتیک لە وڵاتە پێشکەوتەکانە نەخۆشخانەی زۆر تایبەت هەیە بەم بوارە سایکۆزۆماتیک گزارش لە جۆرێک لە نەخۆشی ئەکا کە ینی کاریگەریکی ئۆرگانی نییە لەسەر ئەو جەستەیە بۆ نمونە زیاتر کاریگەریکی دەرونیە پەنگ خواردنەوەی دەرونیە سرێسە خەمباریە ئەمەوە ئەکات کە جەستەی مرۆڤ بە شێوەیەک بشێوێت کە نەتوانێت بەباشی بچێ بەڕێوە ئەو کەسانە کە ئەچی پشکنینیان بۆ کەی سێرەکەی نەداخورانی دیسکیان هەیە نەسەڵفانیان هەیە نە زەبرێکی گەوریان بەرکەوتووە نەشکاویان هەیە یعنی کێشەیەکی ئەندامی گەوریان نییە بەڵام لەگەڵەوەش هەر پژێشەیەکی زۆریان هەیە ئەم سایکۆزۆماتیکە بە زۆر جۆبیری لێکرێتەوە یەکێ لە نەزەریاتەکان ئەوەیە ئەڵێ کاتێک کەسێک سرێسی زۆر ئەبێت تووشی خەمباری ئەبێت واتە ئەم کەسە جەستەی ئەکرێتە ئامادەباشیەوە ئامادەباشیەکی ینی ناپێویست ئامادەباشی جەستەی مرۆڤ لەوایە کاتێک کە مرۆڤ دووچاری ترسێ گومانێ دڵە ڕاوکێیە ڕووداوێکی گەورە ئەبێتەوە ئامادەباشەکە لەوایە بێت کە زوربەی خوێنی جەستەی ئەیرێ بە ماسووکەکان بە ئۆکسسیجین و بە خۆراکەوە واتە ماسووکەکان زیاتر سوڕی خۆیان بەرزەکەیتەوە زیاتر لەمەوەرەگرن بەڵام ئەمە لەسەر حسابی ئەندامە هەناویەکانی ترە لەسەر حسابی ئەندامی هەرز و ئەندامی هەرزە بۆ نمونە لەو کاتانەیە تۆ پەستانی خوێنە بەرزە بێتەوە کە تۆ ئەکەیتە ئامادەباشیەوە لەو کاتانەیە هەناسە و خێراتر ئەبێت واتە تۆ ینی حاڵەتی دروستەکەی بۆ جەستە و وەک ئەووا بێت تۆ پێویستکە ئێستا ڕاکی بۆ نمونە بەڵام ئەم شتە ڕوونایەت واتە تۆ یەی بارگرانیە لەسەر
ماسوکەکان دروست ئەەکەی سوڕ خوێنیان بەرزەکەیتەوە پستانی خوێن بەرز ئەەکەیتەوە بەڵام هیچیش شتێکە وزەیەک دروست ئەەکەی کە بەکاری نایانیت وەلەو لاوە کورت ئێنە لای ئەندام هەناوەکان بە تایبەتی لە سیستەمی هەرزە ئەگەر ئەمە بەردەوامی هەبێت ئەچێتە قۆناغێکەوە کە پێڵێن قۆناغی هۆرمۆنی کۆرتیزۆل هۆرمۆنی کۆرتیزۆل ئەو هۆرمۆنەیە کە لە قەلەقی درێژخایەنە لە خەمۆکی لە ڕاوکی درێژخایەنە ئەکەوێتە کار جا ئەم هۆرمۆنە کارەساتە زۆر بڕژێت چونکە ئێسک ئەپوکێنێتەوە ماسوولکە ئەپوکێنێتەوە زەرە لە پێس ئەیە چوری لە هۆرمۆنە شەهۆکارە بۆ دروستبوونی ئازاری فەقەرات بەڵێ ئەنجا ئەخر یەکێ لە کاریگەریەکان لەوایە ناڵێم کە تۆ جەست ئەخەیت ئامادە باشیێکی دروستکراوە دەستکردەوە و دواتر ئەو وزەی کە لە ڕێی زۆربوونی خوێن لەنە ماسوولکەکانە دروست ئەبێ بەکار نایەت واتە تۆ ییت سوڕی خوێنی ماسوولکانیش ئەشێوێنی ماسوولکەکان ئێستا تۆ لە ترسی ڕاکردن بیت ماسوولکەکانە خۆیان گرژەکەنەوە ئەکەونە ئامادە باشیەوە ئەگەر ئەم دۆخە زۆر بەردەوامی هەبێت تۆی ماسوولکەکان والیەکەی بە بەردەوامی لە گرژێکی زیاترا بن واتە ئارامی کەم ئەبێتەوە لەو حاڵەتانەیە ماسوولکەکان ئازاد دروستەکەن جاری وا هەیە ئەو ئازارە وایی ئەبێ کە ئیتر تۆ لە جوڵە ئەخات واتە ناتوانانی بڕبڕەکانە بە پێی پێویست بەکاربێنی جمگەکانە بە پێی پێویستە سەرکتری ناجوڵێن وا لێ گۆشەگیر ئەبیت پێ دوایە حەبێ بخۆی بۆی تێپەڕێنی حەب ئەخۆی حەبەکەش جاریکە بە جۆریش کە زەرەر لەیە بەڵام تۆ ئەوە تێناپەڕێنی چونکە تۆ دەروونێکە نە ئارام کردووە هەر لەو دەروونەشەوە ئەتوانی بەڕادێکی زۆر باش تاکیکەیت زۆر توێژینەوە لەسەر ئەوە هەیە ئێستا پسپۆڕەکان گەیشتونەتە ئەو حاڵەتی ئەڵێن پشت ئێشە شتێک نییە بتانی بە یەک شت یا دوو شت چارەسەری بکەیت واتەوای نییە کەسێکەیەکی کە یە بۆ لای ئێمە پشتی ئێشێ ئێمە پێمان وا بێ تەنیا لە ڕێی چارەسەری فیزاییەوە کە ئەمە بوارەکەی ئێمە چارەسەریەکەین یان پسپۆڕێکی تر پێی وا بێت تەنیا لە ڕێی دەرزیەوە یا لە ڕێی حەبەوە یا لە ڕێی پشودانەوە یان کەسێکی کە بڵێ لە ڕێی دەرونیەوە ئەبێ بە هەموو لایەک ئێمە کار لەسەر ئەوە بکەین لە باشی حاڵەتە جاری وا هەیە پسپۆڕی کۆمەڵاسی تەیەکەیە پسپۆڕی دەرونی تەیەکەیە پسپۆڕی وەرزشی تەیەکەوێت جاری وایە حەب پێویستە بۆ قۆناغێکی ڕاگوزار بۆ تێپەڕاندن جاری وا نەک جاری وایە هەموو جارەکان چارەسەری فیزیایی پێویستە پشودانی پێویستە پیاچوونەوەی پێویستە بە لایف ستایل بە نەریتی ژیانی ڕۆژانەیە و پێویستەکە ئەم کەسانە مەنیجمنت کردیان یعنی مەنیجمنتیش تۆ بە مؤسسات توانی بیکەی لە چوارچەوەی ئەو مؤسساتەیە یا ئەو دامەزراوانەیە پێویستە بە چەندین پسپۆڕ هەیە بۆیە پژێشە بە یەک پسپۆڕ چارەسەر ناکرێت بە چەندین بوار واتای هەموو لایەنەکان کاریگەریان هەیە لەسەر ئازاری پشت ئەمە باسێک لەوە بکەین کە ئەم ئازارە لەکوێی پشت دەست پێ ئەکات و ئایا جۆری هەیە بەڵێ جۆرەکانی زۆر زۆرن ئەکێتۆ سەر ئەوەی کە تۆ چی و کردووە نەریتی ژیانی ڕۆژانە و چۆنە پیشەکە و چۆنە بۆ نمونە ئەکرێ لە هەموو شوێنێکی بڕڕەکانە لە ملەوە تاکو خوارەوە ئەکرێم ئازارە دروست بێت ئەکرێ ئەم ئازارە لە ناو بڕڕەکانە دروست بێ و دواتر بیا بە بەشی پێشەوەی جەستە ئەکرێ بیا بە قۆڵەکان ئەگەر لە بەشی سەرەوەی دروست بوو بێت ئەکرێ بیا بە قاچەکان ئەگەر لە بەشی خوارە دروست بوو بێت ئەکرێ ئەگەر لە ناوەڕاستی پشتا بە گیروەسان و گرژێکی زۆر هەبێت تەنانەت بیا بە ناوچەی دڵ کەسانێگەیە پێیان وایە تووشی جەڵدەی دڵ بوون ئەیان بن ئیتر نازم پسۆنەر و هەموو ئەو پشکنیانانی کە پێویستە بۆیانەکەن دواتر دەرەکەی کێشە لە دڵیانە نییە جاری وای ئەو کەسە قۆڵی سڕ ئەبێ دڵی پەلەپەلەکە من زۆر لەو کەسانم هەبووە زۆر لەو نەخۆشانم هەبووە کە گومانی ئەویان لا دروستە بێ کە ئیترمە پەیوەندی بە دڵەوە هەیە ئەچن بارگرانی بۆ نەخۆشخانەکان دروستەکەن دواتر دەرەکەی ئەوە نییە واتە ئەکرێ لە هەموو شوێنێکی جەستەیە خۆی بەرجەستە بکە ئەم ئازارە ئەکرێ سەریەشە بێت ئەکرێ گێژبوون بێ ئەگەر کێشە لە ملا بێت ئەکرێت تێکچوونی هاوسەنگی بێ ئەگەر ئینزلاقێکی گەورە دروست بێ لە بەشی خوارەوە بۆی ئەو ناتوان بە تهدید بڵێم لەم شوێنە و لەو شوێنە دروستە بێ هەموو یەکرێتەوە ئەمێ باسێک لە هۆکارەکانی بکەین تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم ئازارە و لەسەر دروستبوونی نەخۆشی فەقەرات تەمەەن لە هەموو حاڵەتەکانە هەچی پەیوەندی بە تەندروستی مرۆڤەوە هەبێت تەمەەن تیا فاکتەرە ئەگەرچی من پێم وایە ئەو کەسانەی کە زۆر باش دەست بە تەندروستی خۆیانەوە ئەگرن ئەتوانن پێشبڕکیە لەگەڵ تەمە نابکەن ئەکرێ کەسێک تەمەنی 50 ساڵ بێ و بەڵام لە ڕووی بایۆلۆژیەوە جەستەی 30 ساڵ بێت ئەمانەمان بینیوە لە ڕووی ڕوخسارەوە زۆر گەنجتر دیار بێت واتە تەمەن بۆ ئەو کەسانە ئەبێ بە فاکتەرێکی گەورە کە پێشتر ئەو پێشبڕکیان لەگەڵ کاتان نەکردووە من پێم وایە چۆن ئەو تێ پارێزپی بۆ ڕۆژی ڕەش ئاواش ئەبێ ئەم تەندروستیە ئیتر بە تایبەتی لە دوای 30 ساڵیەوە کۆیکەیتەوە دەستی پێوە بگری بۆی بە تەندروستێکی باشەوە بچیتە ناو ساڵەکانی دواتری تەمەنەوە لە دوای 50کانەوە بۆ نمونە بەڵام ئەو تێ بەگشتی لە 50 ساڵیەوە ئیتر جەستەی مرۆڤ بەرەو پیربوون ئەڕات لە 50 ساڵیەوە ئەکرێ سەوەفان واتە داخورانی کرکڕاگەی ڕووپۆشی جنگەکان دەست پێ بکات ئەکرێت داخورانی دیسکەکان واتە ئینزیلاق دەست پێ بکات ئەکرێ ناڕێکی دروست بێ لە ئێسکەکانە
یعنی 50 ساڵی 50 ڕقەمێکە کە زۆر جار باسەکرێت و من توێژینەوەم لەسەرەوە بینیوە کە باس کراوە لە 130 زیاتری ئەو کەسانی کە لە 50 لایەن ناوە جاری وا هەیە ئینزیلاقیان هەیە واتە داخوانی داخزانی دیسکێک لە نێوان دوو بڕێە بەس مەرج نییە ئەمانە هەموو پێی بزانن جاری وا هەیە ئەم ئینزیلاقەش هەیە و بەڵام ئەو کەسە هیچ کاریگەریی لەسەر دروست نەبووە واتە تەمەەن یەکێکە لە فاکتەرەکان بەتایبەتی بۆ کەسانی کە لەو شتانی سر تێنەگەیشتن کە باسمان کرد ڕەگەزیش دەور ئەبینێت ئەوترێ خانمان جەستەیان یعنی ناتونگترە لە پیاوان باناڵین شلوشێەوە بەڵام ئەگە پیاوان جەستیان تونگتر بێ خانمان کەمتر تونگترە دیارە بە پێی لایفستایلی ئەوانیش بە پێی ژیان ڕۆژانیان بە پێی ئەوی مناڵیان بووە چەند مناڵیان بووە جیناتیان چۆنە لە چ کۆمەلگایەکە پەروەردە بوون تا چ ڕادێبواریان پێیرا و وەرزش بکەن بۆ نمونە واتە فاکتەری ڕەگەزیش دەوری هەیە فاکتەری واتای خانمان زۆرتر تووشی ئازاری پشتە بەڵێ ئەمەوێت کاکزانە باسێک لەوە بکەین جۆری ئیش تا چەند کاریگەری هەیە بڵێن بۆ نمونە کەسەکە ئیشی قورس بێت تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازارەکانی پشتی زۆر کاریگەری هەیە کاتێکیە بۆ لای کەسانی وەکو ئێمە پرسین تەمەنت چەنە پیشەکە و چەند چییە خەڵگەی بە مەڵی کاس بووم ئەڵێ من ئەوم نایە بزانم تۆ کەسا بەکەیانێک ئەمێ بزانم شێوازی ئیشەکە و چۆنە ئەگە تۆ کەسێکی ئیشێکی ئۆفیسی هەیە لە ئۆفیسا زۆر دانیشید ئەو من بەڵنیایکی گەورە و پێتەڵێم ئەڵێم ئەگە تۆ زۆر دانیشید لە نێوانی کاتژمێرەکانی ئیشتا هیچ دەبێنی ئاجاری هەڵنەسی تۆزی هەڵنە سوڕیت بەڵنیایکی گەورەوە تۆ بێت تووشی ئینزیلاق بیت ئەبێ تووشی پژێشە بیت ئەبێ تووشی تێکچوونی سوڕی خوێن بیت ئەبێ ئەوی پێی ئەڵێن دەوالی لە قاچەکان تا دروست بێت ئەگە کەسێکیت ئەڵێ من چارم نییە و بەم شێوەیە ئەمە ئیشەکەی منە ئەبێ بیکەم بەڵام دواتر ئەچی قەرەبووی ئەەکەیتەوە لە کاتەکانی ترا پشوو زۆر ئەی پاڵ ئەەکەویت وەرزش ئەەکەیت ینی پەیوەستی بە بەنامێکی خۆراکی و خەوی باشەوە تا ڕادەیەک لەواچێ نیواونی و ئیشی خۆ کرد بێت بەڵام ئەو کەسانی کە بۆ نمونە زۆر لە ناو سارە ئەمێنەوە ئەمە ژەرجانیشتنە و ئەمە جۆرە خراپەکەی دانیشتنە ئەو کەسانی کە زۆر بە پێوەن ئەمانەش بە جۆرێکی کە کێشایان بۆ دروست بێت چکە هەمیشە ئەوترێ دوو دوژمنی سەرەکی پشت بۆ نمونە دانیشتن و بە پێوەسانە ئێمە ڕێنمایەن بە خەڵکی ئەڵێن هەتا بۆ بکرێت لە باتوی دانیشی پاڵکەوە ئەو کاتانی بۆ تەکرێت لە باتوی لە شوێنێکا بۆسیت بجوڵێ وەرە بڕۆ چونکە لەو کاتانە سوڕی خوێن کارە ئەبێ بۆ نمونە زەرێکی کەمتر بەرەو جەستەیەکەوە بۆ ئەو کەسانی کە قورسایی هەڵەگرن کە لی نازانن ئیتر بە دڵی خۆی دەستی ئاەتی هەموو شتێکەکە دیارە ئەمانە زیاتر لە کەسانی چکە ئەکرێ لە چەندین ڕۆ زەرمەند بن کاکزانە لە قسەکان باسی ئەوەت کرد کە نەجوڵان کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازارەکانی پشت ئەمێ باسێکیش لۆ بکەین زۆری جوڵە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازارەکانی پشت هەمیشە بیرۆکەیەگەی لە تەندروستیا ئەڵێ زۆر خراپە کەم بێسوودە باشنی ئەو کەسانی من خەڵکانێکی پیانم ئەمەم تۆ بێ بجوڵی وەرزشکی ئەڵێ من شەو ڕۆژ جوڵێم ئەڵم کێ بێت توی تۆ شەو ڕۆژ بجوڵێ تۆ ئەبێ شوو بخەیتە ناوبڕ بخەیتە ناو جوڵەکانیشەوە واتە جوڵەکە باوا بێ گونجاو بێ لەگەڵ توانا و تەمەنی هەنووکەی تۆدا و ناوبڕەکانی با پشودان بێ پشودان بۆ پشت یا بۆ جەستە بەنێسەت منەوە یعنی پاڵکەوتن یعنی خەوێکی باش ینی هیچ نەبێ 8 سەعات یا 8 سەعات بەپی تەمەن و بەپی جۆری ئیشەکە و بێ بە جەستە و لە ناو کەناری ئارامی خەوە بیبژێنیتەوە ئەگەر ئەمە ناکەی تۆ پێ دوای هەرە بێ بجوڵێ ئیتر تۆ مەکینەیەکیش بێ هەر سلاکە بیت وانە ئێمە پێمان باشە خەڵکی بەپی توانای هەنووکەی خۆیان بجوڵێن و ئەم جوڵەیە سنووری هەبێ هەموو شتێ بێ هەر سنووری هەبێت چکە توانای مرۆڤیش توانە جەستەکانی مرۆڤژە سنوودارە ئەگەر ڕەچاوی تەمەن و تایبەتمەندی جەستە و ئەم شتانە کرابێت ئەو سنووری بۆ دانرابێ بە شوەیەکی گونجاو کێشەمان لەگەڵ جوڵیانی ئەگە زۆر لە حەدی خۆی لایە زەرمەند نەبی ئەگە زۆر کەم بوو هەر زەرمەند ئەی بۆ وەرزشەوانان ئەوان تا چەند تووشی ئازارەکانی پشتە بن ئەوەی من بینیمە وەرزشەوانان زیاتر تووشی پێکانی وەرزشی ئەبن واتە کەمتر بینیمە کەسێک بڵێ من وەرزشی خۆم بە شێوازێکی گونجاو و تەندروست کردو و بەڵام ئیتر کێشەم بۆ دروست بوو ئەوان زیاتر تووشی پێکان ئەبن هەندێک جار وەرزشەوانان ئەتوانم بڵێم سنووری توانەکانی خۆیان ئەبەزێنن ئەمە شتێکی باش نییە یان ڕێنمایی خراپ وەرەگرن یان ئەکێتە پەلەوە ئەوێ بە زووترین کات زۆترین کاریگەری یا ئەوانی کە لە ئەوانی کە لە هەوڵەکانی لەش جوانیان یاریەکەن هەڵگرتنی قورسایی ئەوانەی یاری ئاستنەکەن تا چەند کاریگەری هەیە ئەبێ بڵێم لە وەرزشان نیەت شەر نییە ئەدگەریمان تۆ نیە تێنا وەرزش بێنی وە هەزمەکە هەر چۆنێ بیکەی لە هەر شوێنێ بیکەی تۆ هەر سوودمەند دەبیت وای نییە مەبدەئیەن تۆ لە وەرزش بە هەموو جۆرێکە سوودمەند بیت ئەبێ ئەو وەرزشە ئەگەر تۆ باسی یانەی لەش جوانی بکەیت ئەوانی هۆڵی فتنس ئەگەر ئامێرەکان گونجاو تەندروست بن و تۆ ڕێنمایی گونجاو تەندروست وەربگری و دواتر تۆش بە شوێکی گونجاو تەندروست مامەڵە لەگەڵم ئامێرانەیە بکەی
هێدی لەگەڵ یا بڕۆی پەلەر نەبێت لەوەی کە کێشەکە زیاد بکەیت شتێکی باشە ئەگەر وانەکەیت لە هەر یەکێ لەم سێ خاڵای کە باسم کرد لە هەر یەکێ لەمانە خەلەلی ڕووبا پێم وایە زەرمەند دەبیت و لە باتی ئەوەی سوودمەند بی لەشت جوان بێ ناڕێک ئەبی ناتەندروست ئەبی پێکانە بۆ دروستە بێت بەڵێ باست لەوە کرد کە وەرزش ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی ئازارەکانی پێشت و بەڕاستی ئەنجام نەدانی وەرزش بەڵێ ئەگەر بە خەڵات بکرێت ئەمە باسێک لەوە بکەین ئەی وەرزش چۆن بکەینە هۆکارێک بۆ نەمانی ئازارەکانی پشتمان زۆر جوان ئازین چۆنە کاتێک کەسێ بۆ لای ئێمە تووشی پژێشە بووە تووشی ئینزیلاق بووە ئێمە پاکیجێکی بۆکەینەوە لە چوارچەوەی پاکیجاجی ئەو وەرزشە ئەەکەینەوە باشنێ یعنی هیچ کاتێک وای نییە یەک شت ئەگە وەرزش ئیش بێ کە وەرزش چەند باشە یا پشودان کە ئێمە زۆر جار ڕێمایین ئەم شتە بە تەنیا هیچ نییە لە چوارچەوەی ئەو پاکیجەیە ئێمە ئەڵێن وەرزشی گونجاو لەگەڵ هەلو مەرجە هەنووکەیەکانی جەستی توایە گونجاو بیکەی زۆر باشەیە بەلامانەوە لە پاڵ ئەو وەرزشەیە پشودانی گونجاو و پێویست بێ بەجەستە و خەوی پێویست بێ بەجەستە و خۆراکی تەندروست و هاوسەنگ بێ بەجەستە و لە ژینگەیەکی تا ڕادەیە یعنی کەم ژاوەژا و پاکا بژیت بۆ نمونە هەر لە سەرەتاشەوە شانسێکی باشە بێ ئەگەر جیناتی تۆ باش بێت واتە هۆکارە بۆ ماوەیەکان لە بەرژەوەندی تۆ بێ بۆ نمونە ئەمە و چەندین ڕێنمایی ترێ ئەین بە خەڵک ئەڵێن لە چوارچەوەی ئەم پاکیجەیە ئەم وەرزشە جێ بکەرەوە بۆمە بەڵام وامە کە پێدواوێ ئەم وەرزشە هەموویەتی خەسانێکەیە باسێکن ئەڵێن من بۆم دەرکەوتووە ئەمانەشم بی سوالێ ڕاکردن باشین شتە منیش هەمیشە ئەڵێم هیچ شتێک باشین شت نییە هەموو شتێک یعنی لە پاڵ شتەکانی ترە لە پاڵ پێویستەکانی ترە باشە ینی باشترین نییە بەڕای من بۆیە وەرزش بایەکێ بێ لە پاکیجەکە و بەڵام با وەرزش بکەین بە هاوڕێی ڕۆژانە تۆ پشتە ئێشە یا ئەتەوێ پشت نێشێ لە داهاتووە یان زەبرێکە خواردووە تووشی ئینزیلاق بووی هەر کێشەیەکە هەبێ ئەتوانی ئەگەر بەو شێوازەی کە ئەمە باسمان کرد بە شێوازێکی تەندروست وەرزش بکەی ئەتوانی لە هەموو حاڵەتەکانە سوودمەندیت بەڵێ ئەمێ باسێک لەو بکەین کە نەشتەرگەری تا چەند کاریگەری هەیە لەسەر نەمانی ئازارەکانی پشتوەکو چارەسەرێک و ئەگەر هاتوو ئەم نەشتەرگەریە کرا ئایا دواتر سەر هەڵئەتەوە ئەم ئازارێک کە هەیە ئەگەر ئەو نەشتەرگەریە دواوێزگە بێ و ئیتر هیچ مەجالی تیانە بێ زۆر پێویست بێت پێشتر هەموو ڕێگە چارە ئاسانەکان ئەوانەی کە ئەو کەسە بە خودی خۆی ئەکرێت یان بە پسپۆڕێکی چارەسەری فیزیایی یا وەرزشەوانێک یان کەسێک لە بواری کۆمەڵاسی و تەندروست بڵێن دەرونیە بە هەموو کارەکانی خۆی هەڵسا بێ ئەگەر ئەم کەسە لەمانە هەمی تەندروست نەبوو بێ پشودان و هەموو ڕێگە ئاسانەکانی تاقی کرد بێتەوە وەکو دواوێزگە ئەگەر پێویستەکە زۆر گەورە بێت ئەکرێ نەشتەرگەری بکرێت بەڵام زۆر گرنگە بزانی نەشتەرگەری بۆ کێ ئەکی واتە هەموو کەسێک گونجاو نییە بۆ نەشتەرگەری ئەکرێ پسپۆڕێکی نەشتەرگەری باشترین پسپۆڕ بێت لە جیهانە ئەکرێ باشترین نەشتەرگەری بۆ کەسە بکە بەڵام سەرکەوتوو نەبێت چونکە جەستەی ئەم مرۆڤە لە توانایە نەبووە تەحملی ئەو نەشتەرگەریە بکە نەشتەرگەری خۆی کێشەیە واتە تۆی کێشەی یەکەمە هەیە بە کێشەی دوم چارەسەریەکەی ئەگەر جەستەی تۆ بەرگی کێشەی دوم نەگرێت کە نەشتەرگەریە کردنەوەی جەستەیە واتە تۆ لە دوو لاوە زەرمەندەبی من زۆر جار بینیمە خەڵکی کە نەشتەرگەریان بۆ کراوە ئەگەر نەخرابێتنە سەر ئەو ڕێگە ڕاستی کە ئێمە باسیەکەین زیاتر زەرمەند بوون لەو نەشتەرگەریە دوای لەوانەیە گلەی لە پسپۆڕی نەشتەرگەریەکە بکا بڵێ سەرکەوتو نەبووی لە ئیشەکەیە نەخێر ئەکرێت تۆ سەرکەوتو نەبووبی جەستەی تۆ نیتوانی بێ سوود لەو نەشتەرگەریە بینێ بەڵام لایەشە من جاری وایە گلەیم لەو کەسانە هەیە کە هەندێک کە نەشتەرگەریەکەن هەل ئەوڵەوە دیارە ئەم کەیسە سەرکەوتو نابێت کەسێکە 120 کیلۆیە پێشتر بە تەندروستیکی باشەوە وەرزشی نەکردووە ئێستا چۆنە ئەم کەسێنی نەشتەرگەری پشتی بۆ ئەوکەیت چ گرنتیەکە هەیە بۆ ئەوی کە دەست بگرێ بە و سوودمەندبوونەی کە تۆ لە ڕێو نەشتەرگەری یاواتێ تۆ بێنە پێشتر کێشی پێدابەزێنە ئاشنای کە بە وەرزش چونکە لە دوای نەشتەرگەریەکە وەرزش ناکات پێش ئەو لەوا چێ بیکات واتە ئەبێ مەرجدار بێت نەشتەرگەری کاکزانە ئەمە بزانم کە دوای نەشتەرگەری ئێوە ڕێنماییتان چیە وەکو پسپۆڕێکی فیزیایی لە باشین حاڵەتە ئێمە پێش نەشتەرگەری ئەتوانی خەڵک ئاشنا بکەین بە هەندێک وەرزش و هەندێک نەریت کە ئەبێ ڕەچاوی بکات و دواتر کە نەشتەرگەریەکە کرا خەڵکانێگەیە ئەڵێ بین بۆ لاتان چونکە ئێمە نەشتەرگەریمان بۆ کراوە بەڵێ نەشتەرگەری بۆ کرابێ بۆ نەکرابێ بتێ دواتر نێکی وەکو خۆپاراستن لە هەر تەمەنێکە ئەتوانی سوودمەندبی لە چارەسەری فیزیایی بەڵام کاتێک یەکێ بۆ لای من نەشتەرگەری بۆ کراوە ئێمەش بە پێی قۆناغی دوای نەشتەرگەری مامەڵی لەگەڵاکەین واتە ئەگەر چەند مانگێ لای یابێ ئەتوانین هەندێک وەرزش هەیە پێی بکەین ئەتوانین هەندێک ڕێنمایی بینێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەتیجە بکە کە دەستی کەوتۆ لە ڕێی ئەم نەشتەرگەریەوە ئەگەر تا ئەو کاتە هیچ کەسێ پێی نەوتووە تۆ کێش زۆر و دایبەزێنە ئەمە پێی ئەڵێن ئەگەر یعنی لە ڕووی دەرونیەوە سەپۆرتی وەرنەگرتەوە واتە هاوکاری دەرونی وەرنەگرتەوە یا فێر نەکراوە چۆن ئەم جەستەیە بەرێ بەڕێوە ئەتوانین ئێمە فێریکەین ئەتوانین پێی بڵێن ئەم جۆرە وەرزشە گونجاوە لەگەڵم کەیسی توایە یعنی دەست بگرە بەم جۆرە ڕێنمایانی کە پێتەوەڵین
مەسەلەی خۆراکی زۆر دەوری هەیە لەو ڕوانگەیش ئەمە توانین هاوکاری بکەین ئیترەکەیتەوە سەر ئەوەی ئەو کەسەی نەشتەرگەریەکەی کردووە زیاتر شێوانیت یا باشتری کردووە ئەو خۆراکانە چیە کاکسانە کە پێویستە بخورێت بۆ ئەوی کە ئازارەکانی پشت نەهێڵڕێت با خۆراک نەبەستینەوە بۆی کە بڕێن ئەگەرم خۆراکە بخۆی چاڕوانی کوالای خەڵک دروستکەین بڕێن لە دوای ئەمە ئازارە نامێنێ چونکە خۆراکی ژیەکێکە لەو پاکیجەی کە پێشتر باسم کرد بەڵام ئەوەترێت خۆراکی پڕ لە سەوزە و پڕ لە ڤیتامینات پڕ لە مادە مینەراڵیەکان دوور لە شیرینی دوور لە چۆری دوور لە خوێت دوور لە گۆشت بە پێی پێویست دوور لە حەبی ئازارشکێن و ئەو شتانەی کە کارلێکی کیمیایی دروستەکەن لەسەر جەستە ئەمە خۆراکە تەندروستەکانن ئەوترێ هەتاکو فرێش و پڕ لە سەوزی و سروشتی بێ باشترە ڕەچاوی ڤیتامین و مادە مینەراڵەکانی تیاکرابێ مادە مینەراڵیەکان لە نێویاندا مەگنیسیۆم و پۆتاسیۆم زۆر باس ئەکرێ بۆ تەندروستی ماسوولکەکان ڤیتامین دی و کالیسیۆم باس ئەکرێ بۆ تەندروستی ئێسکەکان ئەمانە ینی پێکەوە کار ئەکەن بۆی جەستەی تەندروستکەن باسی ڤیتامین ئی ئەکرێ وەکو پاکەرەوەیەک بۆ لەشی مرۆڤ ڤیتامین سی بۆ بەرزکردنەوەی بەرگری سروشتی جەستە ڤیتامین بیەکان بۆ کاراکردنی دەمار کە دەمار و ماسوولکە ئەبێ پێکەوە ئیشکەن ئەنجا جوڵە دروستە بێت واتە ئێمە ژین سێری ئەوە کە بزانین ئەم کەسە هەندێک پشکنینی ژێ لە تاقیەکان لە تاقیکە ئەکرێت بەڵام ئەوی کە من بینیمە زیاتر مەگنیسیۆمدا ئەبەزێت زیاتر پۆتاسیۆمدا ئەبەزێت زیاتر ڤیتامین B12دا ئەبەزێت ڤیتامین دی ژێشێکە لەوانی کە زۆردا ئەبەزێت زینکدا ئەبەزێت کە لەم قۆناغی کەرەنتینە و کۆرۆنایە زۆر گرنگ بوو چونکە پەیوەندی بەرگری سروشتی جەستەوە هەیە وە زینگێکی ترە لەو مادانەی کە پەیوەندی بە چاکبوونەوەی برینەوە هەیە و ئاتەگەرێکی نەشتەرگەری بۆ کراوە پێویستی بە مادەی زینک هەیە بۆی برینەکەی زوو چاک بێتەوە یعنی با خۆراک وا بێ هاوسنگ بێ و ڕەچاوی ئەم جۆرە تایبەتمەندانی تیاکرا بۆ هیواین کاکسانە با باسێک لەو بکەین بەڕێزت لە زۆربەی قسەکان باسل لە زۆربوونی کێشی لەشکرد و کاریگەریەکان لەسەر دروستبوونی ئازاری پشت ئەمە بزانم کە بە هەمان شێوەش کەمبوونی کێشی لەش و زۆربوونی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازارەکانی پشت بەڵێ کەسانێک هەیە هەموو جۆرەکانمان بینیوە بڵێن کوڕێکی گەنج بێنە بەر چای خۆت مەتر و هەفتایە 58 کیلۆیە چوری لە لەشیان نییە باش نییە چوری زیایە بەڵام خۆ ئەبێ پێشی بڵێم تۆ هیچ دەبێت 10 کیلۆ کەمە هەیە لە ماسوولکەیە ئەم کێشکەمی تۆ لە هەمان کاتە یەکسانە بە کەمبوونەوەی قەبارەی ماسوولکە لە لەشی توایە هەچ کاتێک ماسوولکە کەم بێتەوە ڕێژەکەی ڤۆلومەکەی بچووک بێتەوە بۆ نمونە ڕیشاڵەکانی بچووک بێتەوە واتە جومگەکانی تۆ لە خەتەریاتان واتە ئەم جومگانەی تۆ ماسوولکەی پتە و ڕای ناگرێت ئێسکەکانی ماسوولکەی پتە و نییە پارێزگاریان لێ بکە لە کەوتنە لە زەبرێکا لە هەر شتێکا بێت بەم جۆرەشیانە هەر تۆ زەرمەند دەبیت ئێمە ئەمانەیە جەستەی مرۆڤێک پڕ بێ لە ماسوولکەی بەهێز ڕیشاڵی پڕ و کەمترین ئاسی چوری زیایە ئەمە بە جەستێکی تەندروستیەگەین ئەوترێ زیاتر بە وایی بێ کەس ئەگەر مەتر و هەفتا بێ کێشی لە نێوان 70 کیلۆیا بێت نزیکی 70 کیلۆ بێ ئەگەر بە ماسوولکە 80 کیلۆش بێ باشتر باش نییە بەڵام ئەگەر تۆ 70 کیلۆ بی و 90 کیلۆ بڵێن مەتر و هەفتا بی 90 کیلۆ بی واتە 20 کیلۆ زیا بێ و پێش تۆ دیار نەبێ ماسوولکەیەکی زۆرە هەبێ بۆ نمونە واتە ئەمە چوری زیایە ئەمە بارگرانیە لەسەر دڵ لەسەر سیستەمی سوڕی خوێن لەسەر ماسوولکەکان لەسەر جومگەکان بەڵێ کاکزانە چۆن ئەم ئازارە بناسرێتەوە بۆ نمونە و ئازارە ئەگەر لە بەربڕی پشتابوو یاخود لە ماسوولکەکانی دەوری بەربڕی پشتابوو چۆن بناسیێتەوە چۆن نیشانەکانی هەست پێ بکرێت بەڵێ نەخۆشی پشت زۆریان لێگەچن ئەزانی باسی ئەوم بۆکە زۆر ئێمە خەڵکە دوێن ئەڵێم لە کێوە هەتە تۆ زێوای لێ بکەم بیرکاتەوە ئەڵێ وڵای ئەو ساڵە ژەروام لێ هات دەستمایە فەرشێ ئەنجا ئیتر زووام لێ هاتووام لێ ناهاتوو خۆم زۆر ئازار خۆم زۆر هیلا کردە زیاتروام لێ هات کاتە ئێمە لێو ئەڵێن کاتە توانای ئەم کەسە دابەزیوە واتە تواناکانی بەشی ئەوە ناکە ڕۆژێ پەستانێکی زیاتر بخاتە جەستی ئایا ماڵگواستنەوەیەکە ئایا ئیشێکی زیاترە ئایا دەست باتە قورساییەک تۆ ئەبێ لەو کاتەوە دەست پێکەی بڵێ ئەمە نیشانە سەرەتایەکانێتی بۆ نمونە دەست ئێمە قورساییەک کێشەم بۆ دروستە بێت ڕۆژێ لە ماڵەوە ناخۆم لە شوێنی کە ئەخۆم شوێنی خەوتنم گۆڕاوە کێشەم بۆ دروستە بێ ڕۆژێ تۆزە ئیشم زیاتر گرە کێشەم بۆ دروستە بێت جەستەیەکی تەندروست پشتێکی تەندروست ئەم شتانە نازانێت کێشە نییە بەلایەوە ئەو کاتانەی کە تۆ نیشانەکانی ئەوەی کە جوڵە و کەمە بێتەوە بە تایبەتی تۆ بەیانیان کە هەڵەسیت باشتر وایە تۆ لە کاتی خەوە تۆ پشوددا بێ زیاتر ئازارە هەیە ئیتر ئەمانە بە جدی وەرگرە ئیتر ئەمانە نیشانە سەرەتایەکانی دروستبوونی کێشەی پشتن بۆ تۆ ئەکرێ لەگەڵ کاتا بەرەبەرە بێت پێشەوە تاکو لە خاڵێکە ئەتەقێتەوە لە زۆربەی حاڵەتەکانە خەڵکی تووشی ئینزیلاقە بن ئەوەی کە پێڵێن داخزانی دیسکی نێوان بڕبڕەکان ئینزیلاق ئەتوانن بڵێن باوترین کێشەی پشتە لەم کۆمەلگای ئێمە و لە زۆربەی کۆمەلگاکانە ئێتە تۆ لەوە ئەبی بە نەخۆشی پشت ئەگەر شانس نەبێ بی بە نەخۆشی درێژخایەنی پشت
ئەوە کەیسەکە و قورسە بێ و کاکزانە با باسێک لە خەو بکەین ئەمە بزانم کە تێکچوونی خەوتنمان تا چەند کاریگەری هەیە و ئەو سەرینەی کە دای ئەنین تا چەند کاریگەریە لەسەری ئەخەوین و زۆربەی کاتیش لە ڤیدۆکانی یوتیوب ئەومان بینیەوە کە سەرینێک لە بینی ئەژنۆکاندا ئەنرێت ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر نەمانی ئازارەکانی پشت. پرسیارەکە زۆر هەمەلایەن بوو بالەوە دەست پێکەم ئەگەر گۆشەیە شتێ بخیتە بینی ئەژنۆکانەوە لەو حاڵەتە ئەگەر تۆ لەسەر لا بخەویت ئەوە بە سوودە یەکەم ئەم ئێسکانی ناو جمگەکانی ئەژنۆ واتە تەنیشتەکانی پەستان ناخەنە سەر دەمار و بۆری خوێن و ماسوولەکان شتێکی باشە و دووەمیان حەوزی ئەو کەسە بە هاوسەنگیەک ئەمێنێتەوە واتە خولانەوە ناکرێتە ناو حەوز و بڕبڕەکانی خوارەوەی پشت ئەمەم بە تەندروستی دانێم ئەگەر واسی پێخەف بکەین بە سەرین و دۆشەکەەوە هەردووکیان گرنگن لەوانەیە دۆشەک زیاتر گرنگ بێ بۆ بەشی خوارەوەی پشت وەک لە سەرین زیاتر کاریگەری بێ بۆ بەشی سەرەوەی بڕبڕەکانی پشت یا بڵێن مل باشتر وایە ئەو سەرینە ڕەچاوی ئەو بینە بکا کە لەسەرەوە بۆ کۆتایی شان دروستە بێت واتەگەر کەسێک پیاوێک وەرزشەوانە شانێکی پانی هەیە سەرینێکی نزم بۆ ئەم خراپە بێ بە تایبەتی ئەگەر لەسەر پشتپاڵکەوێت ئەو کاتانەی کە لەسەر پشتپاڵ لەسەر لا ببوورە لەسەر لا پاڵکە ئەو کاتانەی لەسەر پشتپاڵکەوتوین کێشە نیە سەرینەکە نزمیش بێت نابێ بەرز بێت و دۆشەکیش من پێم وایە دۆشەکی تەندروست ئەبێ زۆر بواری چوونە ناوەوەی نەبێت باشتر وایە تونگوتۆڵیکی تیا هەبێت باشتر وایە زۆر بەرز نەبێت باشتر وایە ئەو ژێری کە دۆشەکەی لەسەردانراوە ئەویش خۆی بوار نەیە زیاتر بچێتە ناوەوە واتە تونگوتۆڵیەک هەبێت لە دۆشەکەکەیە ئەمە وەکو پێخەف خۆی نووسن ئەبێ ئەو کەنارە ئارامیە بێ کە بژانەوە بەجەستە ئەیان بەڵام ئەگەر ئێمە لەسەر خەو بمێنینەوە کاتەکانی چوونە ناو جێگاش زۆر دەورە بینێت کاتەکانی خەو زۆر دەورە بینێت کەسانێگەی ئەڵێ من ئیش زۆرەکەم بەڵام بە 5 سەعات جەسەم ئەبژێتەوە ڕاز نییە ئەو تو خۆواسەکەی وایە بەڵام خۆی وای نییە پێداویستی جەستەی مرۆڤ ڕاستە لەگەڵ تەمەناتۆزەکەمە بێتەوە بەڵام لەگەڵ زیادبوونی سرێسی جەستەی یا دەرونیە ینی زۆر ماندووکردنی شا پێویستەکە زیاد ئەکاتەوە دیسانەوە واتە کاتەکانی خەو کاژمێرەکانی خەو زۆر دەورە بینێت لەسەر خەو زۆر شت هەیە ئەتوانین بێڵین دیارە لێرە ناتوانین زۆر قوڵ بینەوە چکە پەیوەندی بە هۆرمۆنەوە هەیە پەیوەندی بە هۆرمۆنی میلاتۆنینەوە هەیە پەیوەندی بە دەروونەوە هەیە باش نییە خەو هەر خۆی بوارێکە ئەکرێت چەندین کاژمە قسەی لەسەر ئەی لەسەر ئەو ڤیددیوانەی یوتیوب کە ئەو سەرینە داانرێت لە بینی ئەژنۆکان بۆ کەمکردنەوەی ئازاری پشت ئەمە تا چەند ڕاستن بەڵێ من بە باشی دانێمە گوتم چونکە ئەگەروانە بێ خولانەوە لە بەشی بڕەکانی خوارەوە دروستە بێت ئەگەر ئەوە دانیت پێم وایە ڕێکیەک دروستەکەی هاوسەنگی دروستەکەی من ئەوە بەشتێکی باش دانێن بەڵێ باباسێکیش لە ئاستی سەرین دۆشە کارکەین پێویستە چۆن بێت چۆن نۆرماڵە من پێم وایە دۆشەکێک ئەکرێ ئاو نزیکی 10 سانتیمێک بەرزی هەبێت بە مەرجێ زۆر تونگوتۆڵی هەبێت ئەکرێ سەرینەکە وەگوتم بە پێی پانی شان بە پێی دووری کۆتایی سەر لە کۆتایی شانەوە ئەکرێ زیاتر پیاوان سەرینی بەرزتریان پێویستە وەک لە خانمان بەتایبەتی و کاتەنی ئەچنە سەرلا بەڵام باوا بێ بەگشتی ئەزمون پێ بڵێ کامە باشی سەرین بوو بۆ تۆ ئەشێ ئەو سەرینەی من بە باشترینی دانێ بۆ خۆم و پێی ئیسراحەتەکەم بۆ تۆوانە بێت واتە بە ئەزمونی لەگەڵا بێ لە ڕەزیلی مەکە لە چیان ڕەزیلیەکەی لە پێڵا و سەرین و دۆشەکە ڕەزیلی مەکە یعنی سەرینێک ئامادە بە لە ساڵێکە چەندین سەرین بگۆڕی تا ئەو کاتێک کە ئەزانی ئەمە ئەو سەرینەیە کە بۆ تۆ باشە ئەمە بزانم کە جیاوازی هەیە لەسەر خەوتن لەسەر سیسەم یاخود لەسەر ئەرزەمە تا چەند کاریگەری لەسەر دروستبوونی ئازارەکانی پشت هەیە بەڵێ لە ڕاستیە ئەگەر من وەکو خۆم سیسەمەکەم تەختەیەکی زۆر ئەسووی لەسەر وەکو ئەرزیلیاتەوە واتە بۆ من ئەم دۆشەکەی کە هەمە لەسەر ئەرز بێویا لەسەر ئەو سیسەمە بێت کە ئەو ڕقیتیا وەکو یەکە بەڵام کاتێک سیسەمەکە خۆی وەکو جۆرێک ئیسپرینگی تیا بێ و زیاتر بنیشێ و دۆشەکە لەگەڵ خۆیان نیشێنێ من لەگەڵەوە ناکێشم هەیە ئەگەر هەردووکیان تونگوتۆڵ بن وەکو یەک دەرەچێتەوە ئەمە باسێک لەوە بکەین کە پێویستە لەسەر چ لایەک بخەوێت بۆ ئەو کەسێک بخەوێت بۆ ئەوەی کە ئازارەکانی پشتی نەمێنێت بۆ نمونە کەسی نەخۆش چ لایەک هەڵبژێرێت لەسەری بخەوێت باشترە بۆی بۆ ئەوەی کە ئازارەکانی نەمێنێت من وەکو خۆم زۆر دوای توێژینەوە کەوتوم چکە چەند جارێ بەرنامەمان کردووە لە کەناڵەکانی تیشەوە لەسەر خەو و خەویشی تەندروستە بێت چۆن بێت هەمیشە لە توێژینەوەکانە جەخت لەسەرەوە کرایەوە ئەوترا لەسەر لا خەوتن باشترە لەسەر پشت خەوتن و لەسەر دەم خەوتن خراپترین جۆریەتی بۆ بەتایبەتی بۆ ملکە زەرەمەند دەبێلی بەڵام ئەگەر ئەزمموی خۆوا بێت تۆ لەسەر پشت ئازارەکانە کەمتر بێ زیاتر هەسکی پشوو وەرەگریت
ئەو بە ئەزمموی کەسایەتی خۆ دەور ببینێ لەوێ بەڵام باس ئەکرێت لەسەر لاخەوتن باشە لە لاکانیکە بەمەرجێ ڕەچای ئەو تایبەتمەندیانە لە دۆشک و سەرینەکەکرابی کە پێشتر باس کاکسانە باباستێک لە بەکارهێنانی مۆبایل بکەینەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازارەکانی پشتمان بەڵێ هەر شتێک ئێمە بخاتە دۆخێکی چەقبەستووەوە دۆخێکی چەقبەستوو لە دانیش نابێ یا لە جۆرێک لە ڕاگررتنی ملا بێت کە لە خراپی حاڵەت یا بەم شێوەیە ئەبێت ئیتر مۆبایل بێ کتێب بێ هەرچیەک بێت ئەمە شتێکی خراپ ئەبێ کاریگەریکی نەرێنی ئەبێ لەسەر جەستەمان چونکە هیچ جومگەیەک یا هیچ شوێنێکی جەستی مرۆڤ پێی خۆش نییە کاتێکی زۆر لە قۆناغێکی چەقبەستووا بێڵیتەوە سوڕی خوێنی تێک ئەچێ پەسانی ناو جومگەکە زیاد ئەکات ماسوکەکان خەیتە دۆخێکەوە کە زەرەریان پێ ئەگات بۆ نمونە لەوانەیە ئەگە زۆر لە دۆخیا بێڵیتەوە کوردبوونەوەی ڕووبات بۆ نمونە لە هەندێک شوێنە درێژبوونەوە ڕووبات باشتر وایە ئەو ئامێرانە یعنی ناوبڕی تێکەوێ من چۆن باسی ئەم ناوبڕەکە چەندێک بێ بۆ نمونە کەسێک ئیشی وا هەیە لەسەر کۆمپیوتەر ئیشەکە چۆن ناوبڕی باتێ چەند کاژمێرێک جارێک ناوبڕی باتێ بۆ ئەوی کە لەم ئازاران نەجاتی بێت من سی خولەک بۆ دانیشتن و بۆ بەکارهێنانی میدیا هەمیشە بە باشی دانێت ئەکرێت دوای سی خولەکە 30 دقەیە هیچ نەبێ بجوڵی دواتر بێتەوە سەری ئەگەر ئەمە ئایپاتێک بێت یا لاپتۆپێک بێ بەدەستمەوە بێت یا کتێبێک بێت بەم شێوازە من ملم زەرەر ئەێنێت چاویشم لەوانەیە هیلاک بێت ئەگەر بتوانم جەیەکی وایی دروست کەم بەم شێوازە بێت نزیک بێتەوە لە گۆشەی چاوی من بە شەرتێ بەو شێوەژ نەبێ بەم شێوەیە بێت نەک بەدەست ڕامگرت بێ بە جۆرە لە جۆرەکان ڕامگرت بێ زەرەرخان کەم ئەەکەمەوە لەواچێ لێرەیە زیاتریش بێنمەوە کەمتر زەرەرم لێبات بۆیە شێوازی بەکارهێنانەکە زۆر دەورەبینێ زۆر جاریا بۆ یەکی هاتووە بۆ لای من وەکو نەخۆش بەڵام یەکێک لەگەڵ یا بۆ سێرم کردووە هەتا من لەگەڵ ئەم نەخۆشەمە قسەم کردووە و پشکنینم بۆ کردو ئەو بە مۆبایلەکەی هەروایی بووە دواتر خۆم نەگرتووە چووم یەک دوو شتمان لایە وەکو گۆشەوەیە بەرزە وتمە دەست بەرز کردەوە قسومەتە ژێ دەستی وتمە ئێستا خەریک بووە یعنی بیرم نەکرێتەوە وتمە ئەمە نەخۆشی دووەمە دیارە لە دانیشتۆ دواتر ئەمیژە بێتەوە بە نەخۆش ئێمە حەزەکەین خەڵک لە ڕووی خۆپاراستنەوە هەوڵ بازاڵ بێ بەسەر ئەم جۆرە شتانەیە کەسێک ڕۆژانە هەروە بکە ئیتر ئەوە پێویستی بە ئێمەمانان ئەبێ و پێویستی بەوانی کەشە بێت لە ملیا کێشی بۆ کاکزانە هەر لە کۆنەوە هەتا ئێستا چارەسەرێکی سروشتی بەکارهێنراوە وەکو تەقاندنی پشت ئەمە تا چەند کاریگەری هەیە تا چەند زیان ئەدا لەو نەخۆشە ئەگەر پسپۆڕێک بەم کارە هەستێت لە چوار ئەمە شتێکی ئەکادمیە ئەمە زانستە ئەمە نەریت جاران ئەگەر جاران نەریت بوو بێ لە کۆمەلگاکانی وەکو سینیەکان و یا مصریەکان و فرعونەکان ئاباسەکرێت ئێستا لەم کاتەیە نەرید نییە ئێستا زانستە واتە ئەبێ بچێتە دەستی پسپۆڕەوە نابێ بچێتە دەستی کەسانێکەوە کە لە ڕێی نەریت و لە ڕێی شێوازی کۆمەڵایەتی نازم چۆن ئەمایان بەدەزێناوە ئەگەر چی من ڕێزداوانە شەگرم جاری وا هەیە ئەبیستم ئەوانی سووە سوودیان بە خەڵگەیانوە جێ دەستخۆشیە وەکو نییە باش نییە بەڵام وەکو هەموو کایەکانی دیکەی ژیان باشتر وایە بچێتەوە دەستی پسپۆڕ من پێم وایە ئەگەر پسپۆڕێ بەم کارە هەستێت بە ڕەچاوکردنی تایبەتمەندەکانی جەستەی ئەو کەسە ئەم تەقاندنە بکات کێشەی تیان نابینم ئەگەر چی جاری واژێ لەوانەیە ئازار زیاکە بەڵام پسپۆڕێکرد بێتی ڕسکی کەمترە باشنی ئێمەمانە خوێنومانە پیشەکەمان ئەوەیە بەڵام من پێشووی بیخوێنم هەر نەمەزانی چۆنی هەلی تێ ناگەیشتم تا بێم ئیشی لەسەرکەم یعنی کافی نەبوو برادێکم شام با بڵێ پورم وای فێرکردو وای لێ بکە لەوە ئەچوو دوو کەس دێم سودمەند بێت دە کەس دێم زەرمەند بێت و من هەنەزانم خەڵکم زەرمەند کردووە ئەگە پسپۆڕێ بەم ئیشە هەستی ئەم پسپۆڕە بڕوانامەی هەبێت ئەزمموی هەبێت کێشەمانی لەگەڵ ئەی شێلان تا چەند کاریگەری هەیەەوە شێلان لەگەڵ مەساج تا چەند جیاوازیان هەیە شێلان و مەساج یەکشتە لە وڵاتە پێشکەوتەکانە ئەو کەسانی کە بۆیان هەیە مەساجکەن بەلای کەمەوە بێت 2 ساڵ بخوێنن لە وڵاتێکی کۆ ئەڵمانیا بەلای کەمەوە 2 ساڵ ئەو کەسە ئەخوێنێت زانیاری تەواوی لەسەر پێست و لەسەر سوڕی خوێن و دڵ و ماسوولکەکان بە ناوی ماسوولکە و شێوازی ماسوولکە و هەموو وەرگرتووە ئەنجا بۆی هەیە دوای 2 ساڵ مرۆڤێک بەنە دەستی بڵێن ئەم کەسەمان بۆ بشێلە چونکە ئەمە زانستە ئەمیش کاتێک کەسێک لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم ئەوە شێلێ و ئەم ئەوە شێلێ و کەسێک ئەڵێن ئەمە دەستی زۆر گەورەیە نازانم نانەوایە یا بەقەوەتە فیتەرە ئەمانەمان هەمی بیستووە یا ئەڵێ ئەمە هەر وەرزشی زۆر کرد و دەستی زۆر گەورە بەقەوەتە بە ئەو بشێلێت ئەو هەستەی پێویستە لە دەستی کەسێکە هەبێ ئەو هەست و ئەزمونەی کە پێویستە لە دەستی کەسێک هەبێ کە کەسێ شێلێ لەو دەستیان نییە جاری وایە زەرمەندە بێ وگلەی سوودمەندبی بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ من بە خەڵک بڵێم ئیتر یەکتی مەشێلن خۆ چیەکەن بابیکەن وانێ ئەمە ناتوانێت ڕێگری بکەین بەڵام خۆ بێ ئەو ڕێنمایان پێ بین بڵێن ئەمە ئێوەی کەن شتێکی ڕاز نییە ئەگەری هەیە زیاتر زەرمەند بێ وگلۆی لێ سوودمەندبی باباسێک لە ساونا بکەین تا چەند کاریگەری لەسەر ئەو کەسانی ئەم نەخۆشیان هەیە بەڵێ
جەنابەت بابەتی زۆر باش و ڕوژێنی هەمووی بابەتی تەندروستیە هەمووی بێک و ئەگە گری بین شتێکی باش دەرەچێت بەڵام منیش هەموو جارێ ئەبێ بێمەوە بڵێم ئەم ساونایە ئەگەر شتێکی باش بێ خراپ بەکار بێت واتە هەر زەرمەندە بیلەی لەسەر ساونا زۆر توێژینەوە هەیە ساونا چۆن بەکار بێت ئەمانە هەمووی کاتی زیاتری ئێوە بۆ گفتوگۆکردن من یەم چەند خاڵێکی کەمی لەسەر ئەڵێم بەڵام هەر خۆی ئەوە هێنێ بێ بەنامێکی لەسەرکی ئەمەش پێشتر بەنامەیەمان کردووە بەنیسبەت ساوناوە ئەبێ بزانی چۆن بەکارێنیت ئەبێ بزانی لەگەڵ تایبەتمەندەکانی خۆتا بیگونجێنی خەڵکانێکی ئەڵێ زۆر نەخۆشم تووشی ئینفلوێنزا و هەڵامەت ئەمانە بووم ئەگە تۆ نەخۆشی بۆ نەخۆش بەهۆی نەخۆشیەوە چیتە ساوناوە ساونای وشک بەکارمێنە ساونای بخاری واتە ساونای تەڕ بەکاربێنە لە حاڵەتەکانی ترە ئەوەترێ ساونا باوا بێت بۆ نمونە ئەگەر بە پلەی 75 تا 85 وەری گری گونجاوە دە 15 دقە لە بمێنیتەوە بەمەرجێ دواتر بیتە دەری یەکسەر خۆ سارد بکەیتەوە و پارکەوی دە 15 دقە پارکەوی دواتر بچیتەوە وەزوی دووەمی ساوناکە بکەی ئەکرێت لە ڕۆژەکە 3 بۆ 4 وەزبەی وای بکەی بەمەرجێ هەموو جارێ دە 15 خولەک پشوت لە بینایە بێ و وەجەسە و فێنە کردبێتەوە و ئاوی زۆری لەگەڵا بخۆیتەوە واتە ئەمیش هەر مەرجدارە یعنی من نامێ هەڕەمێکی بێڵم ساونا باشە نەخێر ساونا بەو جۆرە باشە کە تەندروست بێت و ئەو کەسەی کە جەستەی گونجاو بۆی ئەم ساونایە بکە کەسێک دڵی زۆر ناتاوە بێت تازە نەشتەرگەری یا قەسەری دڵی بۆ کراو تۆ بینێری بۆ ساونا لەواسی زیاتر زەرمەندی کەیت ئەمێ باسێک لە مەلەکردن بکەین مەلەکردن باشترین وەرزشە بۆ نەهێشتنی ئازارەکانی پشت یاخودنە وەک پێشتر باسم کرد من هەمیشە کێشم لەگەڵ باشبووشەی باشترینە هەیە پێم وایە هیچ شتێک باشترین نییە پێم وایە هەر شتێک بە پێی خۆی باشە ئەکرێ بڵێ ئەم وەرزشە ئەمەنە باشە ئەم وەرسیان ئەمەنە باشە ئەم لە سایاسی باشە ئەو لە سایاچل باشە واتە بەلای من شتێک نییە پێ بڵێن باشترین ئەگەر مەلەش لەنا ئەو پاکیجایە کە پێشتر باسم کرد بیخێتە ناو قوسی کەوانەی دوو کەوانەی وەرزشەوە مەلەش یەکێکە لە وەرشە باشەکان ئەگەر لە کاتێکی گونجاوە بۆ تەمەنێکی گونجاو لەگەڵ دۆخە هەنووکەیەکە بێگونجێنی مەلە شتێکی باشە بەڵام مەلە باشترین نییە بەڵام بۆنا کاریگەریەکی دەرونی باش دروستەکات کاریگەریەکی جەستەی باز دروستەکات ئەگەر بۆ شێوازە بیکی کە ئێمە بەڕاستی ئەزانین زۆر باشە پێمە خۆش دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێزانە ئەحمەد قادر پسپۆڕی چارەسەری فیزیایی و وەرزش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن